سلاوی گەرم خۆمەوە هاوکارانم پێشکەش بە بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ هیوادارم لە هەرکوێیەکی ئەم گۆی زەویێن ساغ و سلامت بن. گزینگ هەوڵ ئەداتیش بخاتە سەر پرسە خوێندکاریەکان و پرسە پەیوەندیدارەکانی نێوان زانستگا و کۆمەڵگا. هەروەک لە هەواڵەکاندا هاتووە و لە زۆربەی میدیا و گۆڤارە کوردیەکاندا باس کراوە لە ڕۆژانی ڕابردوو گوشارەکان بۆ سەر خوێندکارانی کورد لە زانستگاکان ڕۆژ بە ڕۆژ زیاتری کردووە و لەلایەکی دیگەشەوە گوشار و زەخت و ئازار و ئەزیەتی بەرپرسانی زیندانەکان بۆ بندکراوانی سیاسی کورد ڕوو لە زیادبوونە کە لەم پێناوەشدا زیندانیان بە دەیان شێوە و یەک لەوانە بە مانگرتن لە خواردن ناڕزایەتی خۆیان بەم هەڵسو کەوتەی بەرپرسانی ڕژێم دەردەبڕن. لە ڕۆژانی ڕابردوودا هەروەک ئاگادارن کۆمەڵێک چالاکی سیاسی لە زیندانی ورمێ بە نیشانەی ناڕزایەتی دەربڕین بە بارودۆخی نالەباری زیندان و هەروەها گواستنەوەی تاوانبارە تاوانە کۆمەڵایەتیەکان بۆ بندەکانی ئەوان و داخوازی چیاکردنەوەی زیندانیانی سیاسی لە تاوانبارانی دیکەی نێو زیندان دەستیان داوەتە مانگرتن لە خواردن و لە دوای تێپەڕبوونی نزیکەی مانگێک لە مانگرتنەکەیان بارودۆخی هەندێکیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر بوون دەڕوات و سەرەڕای ئەمانە هێشتا لە مانگرتنەکەیان بەردەوامن. خوێندکار وەکو هێزی ڕۆشنبیر و بیرکراوی کۆمەڵگا هەموو کاتێک ئەرک و بەرپرسیاریەتێکی زیاتری لە خەڵکی دیکە لەسەر شانە و بە درێژایی مێژوو لە ڕێزی پێشەوەی هەموو جۆرە حرەکەتێکی جەماوەری بووە. لە کۆمەڵگا داخراوەکان و یەک لەوانش لە کۆمەڵگای ئێران بەگشتی و کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی کە بە هەموو شێوەیەک لەلایەن حکوومەتی دژەزانینی ئیسلامی لەژێر ئازاردایە و لەژێر باری قورسی ئەم دیکتاتۆریانەدا دەناڵێنێت. خوێندکاران هەم بە هەستی شۆڕژگێڕی لاوانە و هەمیش بە بیرێکی کراوەتر لە کۆمەڵگا ئەرک و بەرپرسیاریەتێکی گەورەتریان لە ئەستۆیە. خوێندکار وەکو هێزی ڕۆشنبیر و بیرکراوی کۆمەڵگا هەموو کاتێک ئەرک و بەرپرسیاریەتێکی زیاتری لە خەڵکی دیکە لەسەر شانە و بە درێژایی مێژوو لە ڕێزی پێشەوەی هەموو جۆرە حرەکەتێکی جەماوەری بووە. لە کۆمەڵگا داخراوەکان و یەک لەوانش لە کۆمەڵگای ئێران بەگشتی و کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی کە بە هەموو شێوەیەک لەلایەن حکوومەتی دژەزانینی ئیسلامی لەژێر ئازاردایە و لەژێر باری قورسی ئەم دیکتاتۆریانەدا دەناڵێنێت. خوێندکاران هەم بە هەستی شۆڕژگێڕی لاوانە و هەمیش بە بیرێکی کراوەتر لە کۆمەڵگا ئەرک و بەرپرسیاریەتێکی گەورەتریان لە ئەستۆیە. لەم ڕۆژانەدا کە بندکراوانی سیاسی کورد کە تەنیا بەهۆی دەربڕینی ئازادانەی بیری خۆیان لەژێر دژە مرۆڤانەترین کردەوەگەلی کۆماری ئیسلامیدان و تەنیا بۆ دەستەبەرکردنی مافەڕەواکانی خۆیان ناچارن دەست بدەنە یەکێک لە مەترسی دارترین کردەوەگەلی ئینسانی وەکو مانگرتن لە خواردن ئەرک و بەرپرسیاریەتێکی کۆمەڵگا بەگشتی و خوێندکاران بە تایبەتی دەبێ چی بێت. لە وەها هەلومەرجێکدا کە نەتەنیا کۆماری ئیسلامی بگرە زۆربەی میدیا و ناوەندە بەناو ئۆپۆزیسیۆنەکانی کۆماری ئیسلامی بە بیرێکی بەرتەسکی ناوەندگرایانە و چاویان لە ئاست هەموو جنایەتەکانی کۆماری ئیسلامی بە کوردستان بەستووە. ئەرکی کۆمەڵگای کوردی بەگشتی و خوێندکارانی کورد بە تایبەتی چەندین قات زیاتری کردووە. هەر بۆیە تەوەری ئەمجارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ ئەرک و بەرپرسیاریەتی بزوتنەوەی خوێندکاری بۆ دەستەبەرکردنی خواستەکانی کۆمەڵگا. بۆ ئەم پرسەش میوانداری بەڕێز سۆران پاڵانی ئەندامی جێگری کومیتەی ناوەندی کۆمەڵمان کردووە بۆ ئەوەی چەند پرسیار لەم بارەوە ئاراستەی بەڕێزیان بکەین. بەڵام سەرەتا وەک نەریتی هەمیشەی بەرنامەکە چەند هەواڵێکی تایبەت بە خوێندکاران لە کوردستان و ئێران دەبینین و دواتر درێژە بە بەرنامەکەمان دەدەین. کۆڕەشاری نیشتمانێک لە منە پیاسەکات لە مەریوان بەڕێوە چوو. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 24 سەرماوەز لەلایەن ئەنجومەنە زانستیەکانی زانکۆی پەیامنووری مەریوانەوە کۆڕەشاری نیشتمانێک لە منە پیاسەکات بەڕێوە چوو. ئەم کۆڕەشارە کە پێشکەشکرا بە شەهیدانی کۆبانێ و شنگاڵ بە خولەکێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لەو شەهیدانە دەستی پێکرد. لەم کۆڕەدا چەند کەسێک لە شاعران و چیرۆکنووسانی شاری مەریوان
لەگەڵ چەند کەسێک لە خوێندکارانی زانکۆی پەیامنووری مەریوان دەقەکانیان خوێندەوە. شاعرانی بەشدار لەم کۆڕەشعرەدا بریتی بوون لە هادی نەبەرزەد، شەوبا ڕەحیمی، ڕەئوف جەهانی، عەتا وەلەدی، ئارام فەتحی، فروزان بابایی نژاد، دارا ئازادمەنش، لوقمان قادری، عەبوبەکر ڕاوەند، بەهارە ئەکبەری، نەرگس مستەفایی، بەختیار قادری، ژیلا ئەسپەرا، غەزاڵ کەریمی، ناجی تازیک، سۆران ڕاوش، شۆخان هورموزی، سروا وەتەندوست و ژیلا محەممەدی. جێگەی ئاماژەیە بەشێک لەو شێعر و چیرۆکانەی کە لەم کۆڕەدا خوێندرابوونەوە هەر بە بۆنەی کارەساتەکانی شنگاڵ و کۆبانێەوە نووسرابوون و ئاماژەی شێعرەکان بەو کارەساتانە بوو. ئەم کۆڕەشعرە لە هۆڵی گشتی زانکۆی پەیامنووری مەریوان بەڕێوە چوو لە کاتژمێر 2:30 دقیقە تا 5 ئێوارەی درێژە کێشا. بەیاننامەی کۆمەڵێک لە چالاکانی خوێندکاری مەدەنی و فەرهەنگی شاری مەریوان بۆ پشتیوانی لە داخوازیەکانی مانگرتوانی زیندانی ورمێ. لە درێژەی پشتیوانیکردن لە داخوازی زیندانیانی سیاسی مانگرتووی زیندانی ورمێ ژمارەیەک لە چالاکانی خوێندکاری مەدەنی و فەرهەنگی شاری مەریوان بەیاننامەیەک بڵاو دەکەنەوە. دەقی بەیاننامەکە بەم شێوەیەی خوارەوەیە. وەک ئاگادارن لە ڕۆژی 29 خەزەڵوەری 2714 کوردی 27 کەس لە زیندانیانی سیاسی کورد لە گرتوخانەی ناوەندی ورمێ بە نیشانەی ناڕەزایەتی لەگەڵ هەڵسوکەوتی نالەباری بەرپرسانی زیندان و دۆخی نالەباری ئەم گرتوخانەیە دەستیان داوەتە مانگرتن لە خواردن. بەڵام هەتاکو ئێستا کە 29 ڕۆژ لەو مانگرتنە تێپەردەبێت وەڵامی هیچ کام لە داخوازیەکانیان نەدراوەتەوە. هەروەها دۆخی جەستەیی بڕێک لەو مانگرتوانە کەوتوتە مەترسیەوە بە شێوەیە کە ئەگەری گیان لە دەستدان و لە کارکەوتنی بەشێک لە جەستەیان لە ئارادایە. ئەمە لە کاتێکدایە کە بەپێی یاسای نێونەتەوەیی و یاساکانی مافی مرۆڤ دەبێت شوێنی ڕاگررتنی ئەم زیندانیانە لەگەڵ جۆرەکانی دیکەی تاوان جیابێت. دیارە کە هیچ کام لەو یاسایانەی کە بە زیندانیانی سیاسیەوە پەیوەندی هەیە بەجێ نەهێنراوە و ژێر پێخراوە. بۆیە ئێمە وەکو کۆمەڵێک لە چالاکانی خوێندکاری مەدەنی و فەرهەنگی شاری مەریوان ڕای دەگەێنین کە ئەمڕۆ پێنجشەممە 27 نوێی 2714 کوردی بە مەبەستی پشتیوانیکردن لە داخوازیەکانی ئەم مانگرتوانە ئێمەش بۆ ماوەی 24 کاژێر مانگرتنی خۆمان ڕادەگەێنین و خوازیاری هەرچی زووتر جێبەجێکردنی ئەو داخوازیانین کە لەلایەن ئەم مانگرتوانەوە خراوەتە بەرباز. حەمەی دانش، ئارام فەتحی، سۆران دانشوەر، دانا ڕۆستەمی، عەلی سەفەری، شێرکۆ هۆرمۆزی، هیوا فەدایی، لەیلا سەمەدی، گۆران قوربانی، عەلی تاسا، لەیلا ڕەحیمی، هێمن باخیشی، چنوور ساسانی، پەروین زەبێحی، مەهاباد بەهرامی، مادێح ڕۆستەمی، عەدنان قادری، کەیوان مینووی، کامران بەهرامی، ماردین ڕەحیم نژاد، مەیسەم جەوانمێری، فەرامەرز محەممەدی، جەبار پیرۆزی، کاروان سۆهرابی، سەیوان ئەحمەدزادە، شەهین محەممەدی، نەسرین فەرازی، جەهان عیسمەتی، ئارێز دانش، ئارش مەولودی، شوعیب دانشپەژوو، سالار ئازەری، فارۆق سەعیدزادە، ئومێد پەرهیزکار، هێمن پزیشکیان و دانا پزیشکیان. هەڕەشەی ئیتلاعات لە بنەماڵەی خوێندکارێکی زیندانی. هێزەکانی ئیتلاعات بەرگریان لە بەشداریکردنی بنەماڵەی خوێندکارێکی زیندانی لە ڕێوڕەسمی لەدایکبوونیدا کرد. بە پێی هەواڵی هێرانە هێزەکانی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی بە دوای ئاگاداربوونەوەیان لە بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ساڵیادی لەدایکبوونی خوێندکارێکی زیندانی بە ناوی زیان نەبەوی بەرگریان لە بەشداریکردنی بنەماڵی ئەو خوێندکارە زیندانیە لەو ڕێوڕەسمە کرد و هەر بەو هۆیەوە ئەو خوێندکارە زیندانیە لە زیندانی ناوەندی سمنانەوە لە پەیامێکدا داوای لە بنەماڵە و هاوڕێیانی کردووە کە ڕێوڕەسمی ساڵیادی لەدایکبوونی بەڕێوە نەبرێت. جێگەی ئاماژەیە بە لەبەرچاوگرتنی گوشاری زۆر لەلایەن هێزەکانی ئیتلاعاتەوە لەسەر هاوڕێیان و بنەماڵەی ئەو خوێندکارە زیندانیە ڕێوڕەسمی لەدایکبوونی ئەو خوێندکارە زیندانیە بەڕێوە چووە. زیان نەبەوی وتەبێژی شورای پشتیوانیکردن لە مافی خوێندنە کە بە دوای هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری ساڵی 1380 دەست بەسەر و بە 10 ساڵ زیندان مەحکوم کراوە. وەک یەکەم پرسیار ئەرک و بەرپرسیارەتی خوێندکارانی کورد و بەگشتی بزوتنەوەی خوێندکاری کوردی لە بەرامبەر کردەوەگەلی کۆماری ئیسلامی بەرامبەر بە نەتەوەکەیان بۆ نمونە گوشارخستنە سەر زیندانیانی سیاسی کورد چییە؟
سەرەتا من دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە بزوتنەوەی خوێندکاری هەڵگری پامێکی تایبەتە چوەک ئەوەی کە بزوتنەوەی کە دیفاع لە مافەکانی خۆی بکەوە دیفاع لە مەسلەی بەرەو پێشچوونی زانست و معریفەت و لە هەمان کاتە ئەو مافانەی کە هەر تاکێک لە بوارەکەی خۆیان هەیەی و لە هەمان کاتە وەکولایانی دیکەش بزوتنەوەی خوێندکاری بە حکمی ئەوەی هەمیشە زانکۆ ناوەندێکی فکریە و ناوەندێکە بۆ گۆڕانی تاکەکان و لەوێشەوە بۆ گۆڕانی کۆمەلگا چونکە ئێمە ئەگەر سەری مێژوو بکەین بزوتنەوە خوێندکارەکان و زانکۆ ناوەندێکی گرنگ بۆ لە گۆڕانکاریە گەورە کۆمەڵاتیەکان و سیاسەکان و حتا ئابوووریەکانیش و زانکۆ یا خوێندکارەکان لە زانکۆدا ئەوان جیلێکن کە دێنە نێو کۆمەلگاوە کاریگەری گەورە لەسەر کۆمەلگادانن بە حکمی ئەو زانیاریانەی کە هیانە بە حکمی ئەو پسپۆریانەی کە وەری دەگرن لەو ناوەندە گرنگە و لە هەمان کاتە لە پەیوەندێکی چڕوپڕا کە لە نێوان ئەو نەسڵا لە شوێنە جۆرا و جۆرەکانەوە لە شارە جۆرا و جۆرەکان لەو ناوەندا دروستە بێ هەم زانکۆ ناوەندێکی گەورەی گۆڕانکاریە لە کۆمەلگاوە هەم خوێندکارەکان ئەتوانن کادرهایەکی گرنگ بن لە گۆڕانکاریەکانەوە کادرهایەکی ئەساسی بن لە ئیدارەکردنی هەر کۆمەلگایەکە بۆیە پەیامی خوێندکاران پەیامێکی گرنگە و پەیامێکی مێژوویان لەسرە بۆیە بزوتنەوەی خوێندکاری کوردیش بەداخەوە لە کوردستانی ئێران کە بزوتنەوەیەکە وجودی هەیە بەڵام لەژێر نەبوونی فەزایەکی دیموکراتیکە چونکە بزوتنەوە مەدەنیەکان هەمیشە پێویستیان بە جۆرێک لە ڕەخساندنی ژینگەی لەبار هەیە فەزای دیموکراتیکێ بۆی بتوانن ئەو کاریگەریە موسبەتە بە شێوەی مەدەنی دابنن بەڵام لە فەزایەکە کە بزوتنەوەی خوێندکاری کوردی تایەوە لە وڵاتێکە کە ئێرانە خوێندکارانی کورد فعالیەتەکەم بەداخەوە هەموو ڕێگا دیموکراتیکەکان بە حکومی نەبوونی دیموکراسی لە وڵاتە ڕێگای دیموکراتی نییە و ڕێگا مەدەنیەکانیش ڕوبەڕووی کارەساتی گەورە و ڕوبەڕووی هێرش و سەرکوتی گەورە ئەبنەوە بەڵام ئەوەندەی بزانین بزوتنەوەی خوێندکاری کورد لە کارکردن بۆ مەبەستی ئەرکە پەیامە تایبەتەکەی خۆی لە نێو زانکۆ لە نێوان ئەو متحیدبوونەکە لە نێوان خۆیانە دروستیان کردووە و لە هەمان کاتیشا توانیویانە بەرامبەر بە ڕووداوە گرنگەکان بەرامبەر بە پێشلکاریەکانی مافی مرۆڤ پێشلکاریەکان بەرامبەر بە ژنان و بەرامبەر بە لاوان و توانیوانە لەو فەزا مەدەنیانە لیا لەو بارودۆخە مەدەنیانە کاتوونە تەکایەوە بەڕاستی ڕۆڵی خۆیان بگیرن وەک گوتم جگە لە داخوازە مەدەنیەکانی خۆیان و داخوازە سنفەکانی خۆیان بزوتنەوەی خوێندکاری کورد لە کوردستان لە ئێران بەگشتی و لە کوردستان بە تایبەت پامێکی تری لەسەرەویش پامی سیاسی و پامی داخوازی نەتەوەیەکە و میلەتێکە کە بە شێوەی جۆرا و جۆرە چەوسێتەوە و بزوتنەوەی خوێندکاری کورد نابێ خاڵی بێ لەم پەیامە کەوا بوو دەبێت داخوازیەکانی بزوتنەوەی خوێندکاری لە ئێران و لە کوردستان بە تایبەتیش داخوازیەکانی موتوربە کرێ بە داخوازی سیاسی بە داخوازی نەتەوەیی و بە داخوازیەکانی بە داخوازیهایەکی مەدەنیش کە مەسلەی مافی مرۆڤە مەسلەی پێشلکاری دژی ژنان دژی مناڵان مەسلەی ژینگەیە لە کوردستانی ئێران و مەسلەی خودی و داخوازی زندانیانی سیاسیە داخوازی زیانی سیاسی لە هەمان کاتە داخوازیەکە کەوێتە چوارچەوەی مافی مرۆڤەوە بزوتنەوەی خوێندکاریش خودی خۆی نابێ خاڵی بێ لە دیفاعکردن لە مافی مرۆڤ و لە بەرگریکردن لە پرینسیپە گشتەکانی جیهانی مافی مرۆڤ بۆیە ئەمانە هەمووی کۆمەڵی پەیامی گرنگن کە جگە لە داخوازی سنفەکانی خۆیان وەکەوەی کە ئیشارەم پێکردوە گرنگی ئەوان و ڕۆڵی ئەوان لە کۆمەلگا دەبێ ئەم لایەنانەش لەبیر نەکەن بەڵام ئەومان لەبیر نەچێت لە فەزایەکی داخراوە یا لە ئەسنجادێکی سیاسی و لە نەبوونی فەزای دیموکراتیک و سەرکوتە بەڕاستی بزوتنەوەی خوێندکاری کوردیش توانیوێتی کار بۆ پەیامەکەی خۆی بکە و یەکێ بە بڕوای منێکێ لە گرنگترین هەنگاوەکان کە ئەوان بینێن متحیدبوونی خۆیانە لە چوارچەوەی کوردستان و هاو ئاهەنگی ئەوانە و پەیوەندی ئەوانە لەگەڵ بزوتنەوەی سەراسەری خوێندکاری لە ئێرانەوە لە نێو نەتەوەکانی ترا چونکە ئێمە بە تاکو کورد و بزوتنەوەی خوێندکارەکەی نابێت بە تەنها بمێنێتەوە لە ئێرانەوە دەبێت جۆرێک لە متحیدبوون دروستکە لەگەڵ بزوتنەوە سەراسەریەکانی تر بۆی بتوانێ هاوسۆزی ئەوانیش لە حاڵەتێکی وە ڕاکێشێ بۆ لای داخوازیەکانی خۆی و بۆ لای ئەو پێشلکاریانەی کە ڕوبەڕووی کۆمەلگاکەیە بێتەوە. وەک دووەمین پرسیار لە بەڕێزیان هەندێک کەس بڕوایان وایە کە گرێدانی بزوتنەوەی خوێندکاری بە کێشەگەلی نێو کۆمەلگا و هەروەها بە بزوتنەوەگەلی سیاسی لە داهاتوودا سربەخۆیی ئەو بزوتنەوەیە تووشی مەترسی دەکات ئەمە لە کاتێکدایە کە بزوتنەوەی خوێندکاری خۆی هەڵقوڵاوی بەشێک لە خواستەکانی کۆمەلگایە بەڕای ئێوە گرێدانی بزوتنەوەی خوێندکاری بە بزوتنەوەگەلی دیکەی سیاسی و مەدەنی لە کۆمەلگا زیان بەم بزوتنەوەی دەگەیەنێت یا پێویستیەکی سەردەمە
ئەگەر پرسیارەکە دیارە زۆر لایانی هەیە ئەگەلێکی بدەینەوە من وەک ئیشارەشم پێکرد بزوتنەوەی خوێندکاری لە فەزایەکی دیموکراتیکە لە فەزایەکە کە دەوڵەتێکە بێ کە بنەماکانی دیموکراسی قەوڵ بێ ڕەچاوی بنەماکانی مافی مرۆڤ کە دەرفەتی بەرامبەر بە هەموو لایەک بدا بە هەموو تاکێک بدا ئازادی گشتەکان پارێزێ بزوتنەوەی خوێندکاری لەو حاڵەتە هەڵگیری پەیامێکی سنفیە بۆ خۆی و هەڵگیری ئەو پەیامەیە کە دیفاع لە ئەو ناوەندە بکە یا ئەو چوارچێوە بکە کە کاری تێئەکاوە دەبێت لە ڕاستیشە بۆ ئەوەی تەسیرگوزار بێت بەسەر بەخۆ بمێنێتەوە و بزوتنەوە سنفەکان لە تەواوی دنیا و بزوتنەوە مەدەنیەکان لە تەواوی دنیا خاڵی نین لە بەرپرسایەتی کۆمەڵایەتی و بەرپرسایەتی سیاسی تۆ ئەگەر لە وڵاتانی دیموکراتی و پێشکەوتو سێر بکەین ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە بزوتنەوەی خوێندکاری دەچێتە ئەو چوارچێوە یەکێک لە لایەنە گرنگەکانی بەشدارە لە پرۆسەی سیاسی و لە بڕیاری سیاسیە یعنی لە وڵاتە پێشکەوتوەکانە بڕیارە گشتیەکان و بڕیارانەی کە پەیوەندیان بە چارەنووسی کۆمەلگاوە هەیە خاڵی نین لە بەشداری پێکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و یەک لەوان بزوتنەوەی خوێندکاری وەک باسم کرد جگە لە هەڵگری پەیامێک کە لە بوارەکەی خۆیان هەیەی بزوتنەوەی خوێندکاری بزوتنەوەیکی هەمەگیرترە چونکە ئەمانە ئەم ناوەندە خەڵکانێکەدادە دەرەوەت کۆمەڵی خەڵک پەروەرداکە کە ئەمانە تەسیریان لەسەر پرۆسەی سیاسی پرۆسەی کۆمەڵایەتی پرۆسەی ئابووری پرۆسەی هەموو لایەنە جۆراوجۆرەکانی کۆمەلگا هەیە چونکە ئەمانە کۆمەڵی کادرن لە داهاتووە منە بەرپرسیار لە وڵاتەوە و ئیدارەی کۆمەلگا ئەکەن بۆیە بزوتنەوەی خوێندکاری خاڵی نییە لە پەیامی سیاسی بۆ خۆی بۆیە بەتایبەت لە حاڵەتێکە کە ئەنسدادی سیاسی هەبێ لە حاڵەتێکە کە بێبەشی هەبێ لە بێمافی هەبێ پێشلکاری هەبێ سەرکوت هەبێ زیندانیکردن هەبێ خەفەقان هەبێ بزوتنەوەی سیاسی ناتوانێت بزوتنەوەی خوێندکاری بورە ناتوانێت بێبەری بێ لە پشتیوانیکردن لەمانە و ئەو کاتە بزوتنەوەی خوێندکاری ئەبێتە بزوتنەوەیەکی لاواز و کرچووکاڵ لە چوارچێوەیەکە بمێنێتەوە کە کاری ئەوە بێت چوار مەقالە بڵاو کاتەوە کاری ئەوە بێت چوار چالاکی وەرزی ڕۆشنبیری بکەن نەخێر لە حاڵەتی ئینسدادی سیاسیە لە دەوڵەتە لە حاڵەتەیە کە خەفەقانی زیاتر هەیە ئەوە بزوتنەوەی خوێندکاریە کە دەبێ هەڵگری پەیامێکی سیاسی بێ بەو پسپۆڕێ جۆراوجۆرانەی کە هەیەی و بە ئەو تاکە جۆراوجۆرانەی کە هەیەی و ئەو تێکەڵاوی جۆراوجۆرانەی کە هەیەی لە زانکۆ دروستە بێ و چونکە زانکۆ خۆی مەڵبندێکە کە تاکەکان لە شاری جۆراوجۆرەوە دێن و ئەمانە جۆرێک لە هاوئاهەنگی لە نێوانیانە دروستە بێ و ئەمانە جۆرێک فکر و چوارچێوە و بیر و بۆچوون لەلایەنە گەڵا بێ کە بۆک پێم وتی ئەگەر هاتوو فەزاکە دیموکراتیک بێ ڕەنگە جیاواز بێ بەڵام لە حاڵەتی نەبوونی فەزای دیموکراتیکەمانە ئەبنە خاوەنی پەیامی سیاسی بۆ خۆیان و ئەمانە دێنە سەر شەقامەکان و ناڕەزایەتەکان بە شێوەی جۆراوجۆر دەرەبڕن ئەگەر سەیری تاریخی بزوتنەوەی خوێندکاری بکەین لە تەواوی دنیا بەشێکی زۆر لە شۆڕشە گەورەکان لە خوێندکاران و دەستیان پێکردەوە خوێندکاران هەوێنی گۆڕانکاری گرنگ بوون لە کۆمەلگا و ئەگەر سەیریشکەین لە بزوتنەوە سیاسیەکانە بەشێکی زۆر کۆمەڵەکە منێکی لەو چالاکانم کە کاری تێئەکەم خودی دامەزرێنرانی کۆمەڵە چالاکی خوێندکاری بوون لە زانکۆکانی ئێران و کوردستانەکە هەڵگری پەیامی سیاسی جوانە خوێندکار بوون بەڵام توانیان فکرێ گەڵاڵەکەن بزوتنەوەیکی سیاسی گەورە بەڕێ بخەن کە تا ئێستاش ئیدامەی هەیە بۆیە لە حاڵەتێکا کە ئێستا لەم هەلومەرجا کە کوردستانی پیاتەیە ئەبڕەبێ و بزوتنەوەی خوێندکاری بەڕاستی ناتوانێت هەڵگری پەیامی سیاسی نەبێ چونکە خود بە خود خوێندکاری کورد زوڵمی سیاسی لێچێ زوڵمی ئابووری لێچێ زوڵمی کۆمەڵاتی لێچێ زوڵمی نەتەوەی لێچێ خود بە خود ئۆتۆماتیکیان هەر حرەکەتێک بۆ بزوتنەوەی خوێندکاری بزوتنەوە مەدەنیەکان لە ئێرانە هەمیشە سەرکوتەکرێن لایەن یا دەرەتانیان پێنادرێت ئەگەر مۆڵەتیشیانە بێت هەوڵەدەن ڕێگری لە چالاکیەکان بکەن چونکە خود بە خود تاکە خوێندکاریەکان تاکەکانی لاوان ئەو تاکانێک کە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیشە هەڵەکە خود بە خود یا لا ئیرادی با بڵێن ئەوانە هەڵگری پەیامی سیاسین و کارەکانی ئەوان لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە کارکردن بۆ ڕێخستنی کۆمەلگا بۆ داخوازیەکانی خۆیان هەڵگری پەیامی سیاسی لەلایەن دەوڵەتێکی دیکتاتۆرەوە بۆیە بە بڕوای من بزوتنەوەی خوێندکاری سربەخۆیی خۆی لە دەست نادا ئەگەر هەڵگری مافێکی هەڵگری داخوازی سیاسی بێ بۆ خۆی و بە بڕوای من ئێستا هیچ بزوتنەوەیەک لە دنیا لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ناتوان بەرامبەر کۆمەڵی داخوازی کە داخوازی گشتی کۆمەلگای بێدەنگ من کە مەسەلەی ژنانە مەسەلەی مافی مرۆڤە مەسەلەی دیموکراسیە مەسەلەی ئازادیە گشتەکانە دەبزوتنەوەی خوێندکاری داخوازی سیاسەکانیش پرینسیپە گشتەکانیان لەمانەوە خۆی ئەبینێتەوە بۆیە هاوئاهەنگی زۆر هەیە و خاڵی مشتەرەکەیە گرنگەوەی بزوتنەوەی خوێندکاری
نەبێتە بەشێک لە ململانەی سیاسی لە نێو حیزبە لە نێو حیزبەکانە و بەم شێوە کە ئەم بنەما گشتیانەی کە ئەوانی شایانە و حیزبەکانی شایانە و لایەنە سیاسەکانی شایانە ئیدارەی ئەم کارانەی خۆی بکە ئۆتۆماتیکیەن یا هاواهنگ و ڕاستەوخۆ بە شوێی نەڕاستەوخۆ ئەمانە لە بەرژەوەندی گشتیایەکەگرنەوە کەوا بوو جگە لە بەرژەوەندی تایبەتەکەی خۆی وەکو چینێک لە کۆمەلگا کە لایەنی خوێندکاریە بەرژەوەندی گشتیشی هەیە کە ئەوانەیە کە باسمان کردوە دەبێ هەڵگری ئەمانە بێەوە دەبێ لە پشتی ئەمانە بوەسێتەوە بۆ ئەوی بتوانێت بزوتنەوەیکی کامل بێ لە کۆمەلگاکەی خۆیان وەجێ احتیمادی تاکەکانی کۆمەلگا بێ. وەک دوایین پرسیار لەم بەڕێزە ئەوەیە کە بە بڕوای جەنابتان لەم هەلومەرجەی ئەمڕۆکەدا بۆ پشتیوانی لە زیندانیانی سیاسی کورد زانستگا و بە تایبەتی خوێندکار دەتوانێت چ ڕۆڵێک بگێڕێت و بە شێوازێکی کردەوەی خوێندکاری کورد دەتوانێت چی بکات؟ بە بڕوای من ئەرکی خوێندکارانی کورد ئەوەیە کە لەسەر پێشرکارانەی کە ئەکرێت لە کوردستانی ئێران و لە ئێران بەگشتی و لە کوردستان بە تایبەتی بێدەنگ نەبن و داخوازی مەدەنیەکانی خۆیان زیاتر بنە پێشێ و متحدبوونی خۆیان بە بڕای من مەرجی سەرەکیە بۆ سەرکەوتنی ئەوان لە بزوتنەوەی سەراسەری خوێندکاریش لە ئێرانە و ئەوەش ئەگەرێتەوە گوتم بزوتنەوەی خوێندکاری کۆمەڵێ داخوازی مشترەکە لەگەڵ بزوتنەوە سنفەکانی ترە هاو ئاهەنگی زیاتر لە نێوانیانە هەبێ و ئەوانیش بە گوێرەی توانای خۆیان وە لە ئەو دەرفەتانەی کە هەیە بتوانن پاڵپشتی داخوازیە نەتەوەی و نیشتمانی و گشتەکان بن لە کۆمەلگای کوردستان و ئەوەی کە ئەگەرێتەوە بۆ مەسلەی زیندانیانی سیاسیش کۆمەڵێ مافیان داوا کردووە کە مافی گشتیە هەر تاکێک لە کۆمەلگا هەیبێ و بزوتنەوەی خوێندکاریش ئەو مافانە بە بەشێک لە مافی خۆی و بە مافی گشتی تاکەکان لە کۆمەلگا ئازانێ بۆیە لەو بوارانەی کە پێویستە پشتیوانیان لێ بکەن پێویستە هاوسۆز بن لەگەڵ مانگرتنیێوانە پێویستە بتوانن ناڕزایی دەرببن بە شێوەی مەدەنی و ئیمزا کۆکەنەوە و سیمیناری لەسەر ڕێخەن و کەمپینی گەورە لە ناوخۆ ڕێخەن و لە هەمان کاتە سۆزی بزوتنەوە خوێندکارەکانی نەتەوەکانی ژێردەست لە ئێرانە و نەتەوەی باڵادەستیش لە ئێرانە کە هاو ئاهەنگیان لەگەڵم بزوتنەوەانە هێنە یەک خەن بۆی بتوانن تەسیریان زیاتر هەبێ و من پێم وایە بزوتنەوەی خوێندکاری بە حکمی ئەوەی ئێستا لە داخڵا ئەوان لە جەرگەی مەدانەکە ئەتوانن بە ناڕزایی دەربڕین بە نووسینی دروشم بە نووسینی مەقالە بە دروستکردنی کەمپین بە ئاگادارکردنەوەی ڕێکخراوە خوێندکاریە جیهانەکان ئەتوانن پاڵپشتی گرنگ بن بۆ زیندانیانی سیاسی و هاوسۆز بن لەگەڵیانەوە نەهێڵن ئەوان بە تەنیا بمێننەوە و فشار بهێنن بۆ ئەوەی بتوانن تەسیرگوزار بن لەو بوارە گشتی و لەو بەرژەوەندی گشتی کە بەرژەوەندی هەمووانەوە بزوتنەوەی خوێندکاریش ئەرکی ئەکەوێتە ئەستۆ لەو بوارە. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ میوانی خۆشەویستی بەرنامە و هەروەها سپاس بۆ ئێوەی بەڕێز کە تا کۆتایی بەرنمەکە لەگەڵمان بوون. ئێوەی ئازیز دەتوانن لە ڕێگەی فەیسبوک و جیمەیلی ئێمەوە پەیوەندیمان پێوە بگرن و بەرنمەکەی خۆتان دەوڵەمەندترکن تا بە یەکگەیشتنەوەیەکی دیکە و شەوێکی دیکە کات و ساتێکی خۆشتان بۆ باوات دەخوازین و ماڵەوە.